بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه إلى يوم الدين. إيمان دار برز خوش ویستەکانم، پێم خۆشە ئەمڕۆ چەند دقیقەیەک بەیەکەوە باز لەوە بکەین کە هەرچیەک ئەکەی لە دنیا وا بیکە کە بۆ خۆتی ئەەکەی. چۆن ئەم کەلیمەیە؟ ئێمە لە دنیا ئەوەی کە بۆ خۆمانی ئەەکەین لە ئیش و کار و هەرچیەک کە پەیوەندی بە دنیاوە بێ، ئەوە نە بە گرنگی ئەمە نە بە وردی ئەیکەین کە حەزەکەین قازانجێکی زۆر بکەین، کە حەزەکەین دەستکەوتێکی باشمان دەستکەوێت، کە حەزەکەین شتەکەمان جوان بێ. بۆ قیامەتیش هەرچیەک ئەیکەین وا بیکەین کە بۆ خۆمانەکەین. مەسەلە چۆن؟ ئەم باسەی ئێمە، ئەم وتەی ئەمڕۆی ئێمە نەک لەبەرەوەی منە یەڵێم، بەس لەبەرەوەی کە خۆی زۆر گرینگە، چارەسەری زۆر شت بۆکە. یەکێک لەوانە و گەورەترین شت لەوانە کە چارەسەرت بۆکات کاتی ئەچیتە خزمەتی خوای گەورە، هەرچی کردەوەیەکی خۆت ئەبینی ڕوود دێ خۆت بکەی بە خاوەنی. جا تێبگەن ئازیزانم، لە قیامەتە هەمومان کە ئەچینە بەردەمی خوای گەورە، وەکو پێغەمبەری خوا دەفەرمێ بێتەرجومان هەرچیەکت کردووە ئەیبینی بە چاو. ئەلەو کاتەدا ئەوەی کە خراپ بە خراپی ئەنجامت داوە بە بینینی شەرمەزاری، ئەوەشی بە جوانی ئەنجامت داوە بە بینینی دڵخۆشی. مەسەلە چۆن براکانم؟ بۆ ئەوەی نوێژەکانت پێی دڵخۆش بی، وا نوێژ بکە کە نەک بۆ خوایەکەی بۆ خۆتیەکەی. حەزەکەم ورتر تێبینی لێ بکەین بۆ ئەوەی ئیسیفادە بکەین. کاتێک کە نوێژە خوێنی وا مەزانە تۆ بۆ خوایەکەی، وا دابنێ کە هەر فعلەن واشە بۆ خۆتیەکەی. وا قورئان بخوێنە نەک لەبەر خوا ئەی خوێنی، لەبەر خۆت ئەی خوێنی. وا ذیکر بکە لەبەر خۆت نەک لەبەر خوا، یعنی بە کورتیتر بڵێین وا نوێژ بکە کاتێک کە لە قیامەتە نوێژەکەت بینی ئەمەنە جوان کرد بێتت بۆ خۆتت کردو کە ئێستا پێی دڵخۆشی. ئەها زۆر جاری وا هەیە بینین، من لەوانەیە جەنابتان هەر یەکێک لە ئێمە زۆر جار خۆمان خەڵەتاندووە. ئەگەر لە نوێژ و لە ڕۆژ و لە قورئان خوێندن و لە ذیکر و لە چاکە ئەگەر بزانین خەڵک پێمان نەزانێ و خەڵک بینیومانی بە جۆرێک دەیکەین. کاتێک کەسی لێ نەبێ و خۆمان بین و کەس چاوی تێمان نەبێ بە جۆرێکی تر ئەیکەین. ئەمە پێی دەوترێ خۆ خەڵەتاندن. بۆیە قورئان زۆر بە جوانی و بە ڕاشکاوی پێمانە فەرمێ من عمل صالحا فلنفسه ومن أساء فعليها. هەر کەسێک کردەوە بکات جوان بێ و چاک بێ بۆ خۆیەتی، ئەگەر خراپ و ناشرین بوو ئەوە لە زەرەری خۆیەتی. ئەمە ئەوەیە کە ئێمە ئیڵێن، ئەوە تەفسیرەکەی ئەوەیە کە ئێماکەین. تۆ هەرچیەک ئەیکەی وا بیکە، ئەگەر بۆ خۆت بێ، تایبەت بێ بۆ خۆت، بۆ جیرفانی خۆت بێ، بۆ ماڵی خۆت بێ، بۆ داهات و سەرۆت و سامانی خۆت بێ، هەروە بیکە. مەسەلە جاری وا هەیە، ئەگەر تۆ وەستایەکی دیوارەکەی، ئەمڕۆکە ئیشەکەی لەوە لە دیواری فڵان کەس، وا ئیش بکە لەم دیوارە، وا گەچکاری بکە، وا کارەبایی بکە، وا تەپەدۆرەکەی بکە کە ئەگەر خانۆکەی خۆشت بێ هەروە ئەیکەم. لەبەرەوە دوایی شەرمەزار نی لای خاوەن خانۆکە. نوێژەکەش بە هەمان شێوە. بینیومانە جاری وا هەبووە کەسێک بە تەنها بینیومانە قورئانی خوێندووە، پاڵی لێ داوەتەوە، قاچی ناوەتە سەر قاچی و ئاوە قورئانەکەی بەدەستەوە گوتۆ لەسەر پشت لێی کەوتووە. کاتێک کە تۆی بینیوە گورج قوت بۆتەوە دانیشتووە. بۆ خۆ لەو ساڵ هەر قورئان خوێندن بوو ئازیزەکەم. جاری وا هەبوو بینیومانە کەسێک فەقیر بووە، ویسێتی پارەی بداتێ کە هەر خۆی بووە ئاوا شتێکی سادە و 251 و لە دڕاوەکان دایە پێ، کە بینی بێتی وا خەڵک ئەیبینێ زیاتری داوە پێ. جاری وا هەبوو دوور کات نوێژی کردووە لە شەوە بۆ ئەوەی بەیانی بە خەڵک بڵێ یان خەڵک پێی بزانێ یا سەردانی فڵان نەخۆشی کردووە، دنیای بیانۆ دۆزێتەوە بەوەی کە ئەڵێ بەخوا ئەم شەوەکە قوربان لە سەعات دەوری دوو سێ شەوە بارانێک بوو یان دەنگەدەنگێکە هات، مژ ئەو کاتە هەستام بەخواتر خوا لە خێر دەرنەکە دوور کات نوێژم کردو
هەموو بۆی بۆی ئەم دوو کەلیمەیە بڵێ ئەزانە زۆر خراپە ئەمە تۆ وابی کە وەکو بۆ خۆتت کردبێ بۆیە زانایان شتێکیان هەیە ئەڵێن ئینسانەکان تەبیعەتیان وایە زۆر جار خۆیان ئەخەڵەتێنن خۆیان ئەخەڵەتێنن بەبێ ئەوەی بە خەڵەتاندنیشی بزانن یعنی چی من ئەگەر بۆ خەڵکی بکەم بە جۆرێک و بۆ خۆمی بکەم بە جۆرێک ئەزانی ئەمە یەکێکە لە بەڵاکان ئەگەر بە خۆمی بفرۆشم جۆرێکە و بە خەڵکی بفرۆشم جۆرێکی ترە یعنی من ئێستا لەو بازاڕە تەماتە فرۆشم ئێمە قسە لەگەڵ خۆمانەکەین ئەگەر مناڵەکان تەلەفۆن بکەن بڵێن 2 کیلۆ تەماتە بێنەوە لە کامەیە بەمەوە ئەگەر تۆش بێی 2 کیلۆ تەماتە بەری لە کامەی ئەدەمێ ئەمە ئەگەر ئەمڕۆ بچم بۆ ئیشی دائیرە سبەینێش بچم بۆ ئیشی سەر خانۆکەی خۆم وەکو یەکە کەچی ئەمە بۆیە خوای گەورە پێمانە فەرمێ هەر کەسێک کردەوەیەکی جوان بکە بۆ خۆیەکات ئێستا ئێمە فێربووینە فیعلەن هەرواشە ئەڵێ نێتمە 2 ڕکعات نوێژەکەم بۆ خوا ئەڵڵاهو ئەکبەر باشە کوا تۆ نوێژ بۆ خواکەی یعنی خوا محتاجە تۆ بۆی بکەی یان ئەڵێ نێتمە مەسەلە لە ڕەمەزان ئەڵێ نێتمە بەیانی بە ڕۆژۆ بم بۆ خوا باشە بۆ خوا بە ڕۆژۆ بی ئایا خوا لە قیامەتە محتاج لە دنیا محتاجی ئەم ڕۆژۆی تۆ بوو نا ئەڵێ نێتمە 2 ڕکعات نوێژەکەم بۆ خوا یعنی لەبەرەوەی خوا داوای لێ کردومە بەس بۆ خۆم یەکەم من بۆ خۆم یەکەم تۆش بۆ خۆت یەکەی ئەمە پێمانەڵێ هەرچیەکت کرد وابیکە کە بۆ خۆت یەکەی خۆ مەخەڵەتێنە بۆی ئەو زانایانە ئەفەرمون ئینسانەکان زۆر جار ئەگەڕێن بە سۆر شتێکە خۆیان بخەڵەتێنن ئەمەی کە وتمان ئازیزانم ئەم چەند کەلیمەیە باوەڕکە زۆر گرینگە هەرچیەک ئەیکەی بۆ خوای مەکە بۆ خۆتی بکە هەرچیەک ئەیکەی وابیکە کە ئەمە بۆ خۆم یەکەم نەک بۆ کەسێکی تر ئەمڕۆ شتێکم بینی یەکێک لە داعی بانخوازەکانی دەرەوەی وڵاتی خۆمان شتێکی زۆر جوانی جێڕایەوە حەزەکەم بۆ جەنابتانی بجێڕمەوە ئەکرێ گوێتان لێ بوو بێ بەڵام باسەکە لەوایە کە ئینسانەکان جاری وایە خۆیانە خەڵەتێنن خۆشیان ئەیزانن کەچی هەر ئەشیکەن و خۆشانە خەڵەتێنن جا بۆی ئینسان خۆی نەخەڵەتێنێ ئەمەی ئەمڕۆی مە باسمان کرد بۆ یەکە خۆت نەخەڵەتێنی جا لەکوێ من خۆمە خەڵەتێنم لە ڕۆژێکا خۆتە خەڵەتێنی بە تایبەتی لە باسی عیبادەتە کە هیچ مەجالی تیان نەماوە من وا نوێژم کردووە وەکو ئەوەی کە بۆ خۆمی نەکەم بۆیە کاتێک چوومە لای خوای گەورە سیر نوێژەکە کات سیرەکەم ئەو نوێژە نییە خوا بفەرمێ من ئەمەوێ فخلف من بعدهم خلف أضاعوا الصلاة يعني نوێژەکەی کردو بەڵام فەوتانوێتی چونکە وای نەکردو کە بۆ خۆی بێ جا ئەم زانایە فەرمێ لە سەردەمێکە هەژاری نەبوونی قاتوقڕیەک ڕووی کرد بۆ وڵاتێک گەنم بە تایبەتی خواردەمەنی زۆر کەم بوو پارە و پوڵ زۆر بووە بەس خواردەمەنی نەبووە ئینسان چەندێ پارەی پێ بێ ئەگەر شتێک نەبێ پێی بکڕێ خۆچی لە پارە بکات ئەڵێ دەنگ و باسێک بەڵاو بۆ وتیان پیاوێک هەیە لە گوندی فڵانی یان لە شاری فڵانی گەنم و ڕزق و ڕۆزیەکی زۆری هەیە هەر کەس پارە بەرێ ئەتوانێت بچێت لای ئەو بیکڕێ چەند کەسێک دیارە و کاتی کە باسێکن بە وڵاغ و بەو جۆرەشتانە بەڕێکەون ئەچن پارەی هەر کەس ئەوەی کە پارەی لە دەسابێ و ئەوەی وڵاغەکەی هەڵی بگرێ پارە بن لەگەڵ خۆیان ئاچن بۆ ئەو شارەی تر بۆ ئەو گوندەی تر کە بچن هەندێک گەنم بکڕن جا حەزەکەم لەگەڵ بەنازیزانم ئەمە هەروە شتێک نییە مەتەڵێک بگەڕێتەوە ئێمە قەت خۆمان نەخەڵەتێنین ئێمە هەرچیەکمان کرد وا بیکەین کە بۆ خۆمان یەکەین باسی خوا نەبێ باسی پێغەمبەر نەبێ باسی قیامەت نەبێ بەس خۆت چونکە هەر کەس خەم لە خۆی بخوا قەت تووشی خەم نابێ ئەوەی خەم لە خۆی نەخوا تووشی خەمە بێ بە تایبەتی باسی خەمی قیامەتەکەی کاتێ بەڕێکەون ماوەیەکی زۆرە ڕۆن قەدەر تووشی دووڕیانێکە بن دووڕیان نەزانن ئێمە ڕێگایەک ئاوار و ڕێگایەکیش ئاوارڕۆ خوای بە کام ڕێگانە بڕۆین بەمایان نەبڕۆینە چێ بۆ ئەو شارە بەمایان نەبڕۆینە چێ بۆ ئەو شارە قەدەر لەو کاتەیە بینین گەنجێک لە شوێنێکە لە پاڵدارێکە لە شوێنێکە وا نوێژەکات سەری لە سەزدایە نوێژێکی جوانەکە ئەمانیشە نەوڵای دیارە ئەم پیاوە شارەزایە با پرسێکی پێکەین زانی بە کام ڕێیانە ڕۆ بە سەهوان نەچین بە سەهوان نەچین کاتێ چاوەڕێکن لە نوێژەکەی بێتەوە نوێژەکەی تەواوە بێ دوای سەلام و کەلام لێ پرسم قوربان وەڵاهی ئێمە حاڵمان وایە و تووشی هەژارێک بووینە و ئەڵێن کەسێک لەم نزیکانە لەم گوند و شارانە هەیە گەنم و دانەوێڵەی باشی هەیە ئەمانێ بچین لێی بکڕین ئەرێ لەم ڕێگایەوە بچین لەو ڕێگایانەوە بچین
ئەویش بزەخەنەیەکە وەڵێ قوربان وەڵا ئەو ماڵی کە بۆیە چن ماڵی ئێمەیە ئەو پیاوەش کە ئەو شتانەی هەیە باوکی منە لەبەرەوە بەم ڕێگایە بڕۆن تۆزێک کە ڕۆن بانگیانەکە ئەتخوا زەحمە نەبێ ڕاوەسن کاکە فەرموو قوربان یەک شتێکتان پێڵم لەبیرتان نەچێ بەڵێ فەرموو کە چوونە ئەوێ وریابن باوکم نەتان خەڵەتێنێ وریابن باوکم نەتان خەڵەتێنێ ئەمانی شەڵەن باشە ئەم پیاوە خەڵک چون وازەمی باوکیەکە بەلامان و سەیرە بە هەر حاڵ ئەڕۆن و هەر بیری لێکەنەوە تا چنە گوندەکە لەوێ ماڵەکە دۆزنەوە و کە کاتێک چاوەڕێکەن ئێسا بچن لە دەرگا بدەن پیاوێکی دوو لە ڕووی ئێوە فێڵاوی و تەڵەکە بازی و بە جۆرە لە جۆرەکان بێ بەرەو پیریان ئەماش حیسابەکەن چونکە ئەم کوڕە سەری لە سەزدایە و خەریکی نوێژە معلوم درۆ ناکە کاتێکن لە دەرگادەن وەختێکە بینن چاوەڕانی چیەکەن پیاوێکی ڕووگەشی ڕووخۆشی نمونەی جەنابتان دێتە پێشوازیان یاخوا بەخێر بێن بەسەر چاو و گوێ درێژ و شتەکانیان لێ وەرەگرێ و بانگ ماڵ و مناڵێکا دەی خواردن ئالیکیان بدەنێ و لەم لاشەوە بەخۆیانەڵێ دەی فەرمویان باتە دیوەخان و ڕێزێکی زۆرن لێگرێ و یاخوا بەخێر بێن و لەم ماوە کەمەیە ئەمانی سەیرەکەن خوایە ئایا باوەڕ بەمە بکەن یا باوەڕ بە کوڕەکەی بکەن نازانین باوەڕ بەکامیان بکەین ئەماژ متەحەیرن ئەڵێن بە ذاتی خوا ئەم کوڕەکەی ڕاستەکە ئەم هەموو جۆرە ڕێزگرتن و کوروتەنی مامە حەمەیە ئیلا فێڵێکی لەژێر سەرایە وەڵا وەختێک ئەزانن نانی باشیان بۆ دێ و سفریان بۆ ڕەزاوەتەوە نان بخۆن خوایە ناوێرن ئەی خۆن ئەترسن ئەمە دەرمان و شتێکی تیا بێ ئەم تۆزە پارەی کە پیانە لیان بسەنێت ناشی خۆن برسیانە بەهەر حاڵن چۆنێ بێ خوا بێ هەر بیخۆین وەڵا نانەکە خۆن و کەمیش پێچی هیچیان لێ نایە ئەمجار خاوەن ماڵ لیانە پرسێ خێرەوە ڕووتان کەوتۆتە ئێرە و ڕێ هاتوون بۆ ئێرە ئەمە پیاوێکی داعی ڕازگۆ ئەی گێڕێتەوە زۆر تەئسیری لێکردم بۆیە بۆ جەنابتانی جەڕمەوە ئەوانی شەڵێن وەڵا قوربان ئێمە تووشی هەژاری و قاد و قڕێ بووینە و بڕێک پارەمان هەیە لەگەڵ خۆمانە هێنامان و ئەڵێن تۆ دانەوێڵە شتت هەیە هاتوون لێت بکڕین ئەویش ئەڵێ ئەرە وەڵا قوربان هەمە و چەندێکتانەوێ کو بزانم پارەکانتان هەر یەکە پارەکەی نیشانەدا ئەمەی تۆ مەسەلە 50 کیلۆکە ئەوەی تۆ 30 کیلۆکە ئەوەی تۆ 40 کیلۆکە هەموو پارەکانی لێ وەرەگرێ ئەڵێ دەی قوربان ئاوەتە لەو دیوارەکەەوە بچن هەر کەسە پێم وتونەوەی تۆ 4 تەنەکەی ئەوی تۆ 3 تەنەکەی ئەوی تۆ 20 کیلۆیە بڕۆن بە خۆتان بیکێشن ئەی خۆت نایە قوربان نەوەڵا من تااقەتم نییە خۆتان بچن دیسان وەڵێن ئەمە بەزمێکی تری هەیە کاتێ ئەچن ناو هۆڵەکە یان ناو خانۆکە زۆر ئەترسن ئەڵێن ئیلا ئەم پیاوە دیسان فەنێکی تری هەیە لەوانێ لەو دیوە دەرگامان لێدا بخا و فێڵێکمان لێ بکات بۆیە بە یەکیان ئەڵێن هەتا ئێمە شتەکانمان گەنمەکە ئەپێوین تۆ لە دیو دەرەوە بە ئەگەر ویسی شتێ بکات خەبەرمان بەرێ خۆ ئێمە زۆرین و دەرەقەتمان نایە بە هەر حاڵەمانیشە چەند کاتێ سەیرەکەن کەسی لێ نییە و کابرا لەوێ نییە ئەموو تۆتێت دوو تەنەکەت بەرەکەوێ ئەو چوارە کاتت ناو گونیەکەیەوە ئەمەڵێ سێت بەرەکەیەوە شەشی تێکە تا خوان ئەڵێن بەخوا کاکە ئەمە فرسەتە بەو خوایە ئەم پیاوە فێڵی لە خەڵک کردو ئەمڕۆ ئەبێ ئێمە تۆڵێ هەموو خەڵکی لێ بکەینەوە بە کەیفی خۆیان ئەمنەی ئەتوانن شت دەکەنە ناو گونیە و جەواڵەکانیانەوە ئەمجار شتەکانیانە بەنە دەرەوە بەو پیاوە حرەسەکانن دێ قوربان ئەمجار تۆش بچەوە بە کەیفی خۆت کەسی لێنێ خەمن نەبێ بە کەیفی خۆی ئەویش دایەگرێ و بارێکەن خەریکە بەڕێکەون کابرا دێ بۆ لایەن ئیتر سەیرەکەن خۆشانەی زانن ئەمە زیادیان تێکردو فێڵیان کردووە هەموو ڕەنگازت هەڵە گەڕێ و بەڕاستی شاد مەزار بێت چی بکەین کابرا خوا قۆتبوونیانەکە و چی بووتەوە بوون شکرارە وەڵا دەی تۆ بێبێن نان بخۆن ئەنجا بڕۆن ئەڵێنە بەخوا هەرە ڕۆین ئەڵێ باوەڕکە نایلم بڕۆن ئەڵێ بەخوا هەرە ڕۆین دەی باشە مادامە ڕۆن ئەمەنە خواردنم بۆ ئامادەکردن بخۆتان لە ڕێگا بیخۆن دیسان کابراڵێن بۆ خوایە ئەمە لە ئاخیرە دەرمان خواردمانەکە بە هەر حاڵ حەچی چۆنێکە و ماوەیەکە ڕۆن دوور و نزیک گەڵێن ئیلا ئێستا خەڵک بە شوێنمانە نێرێ کە ڕۆن کەس دیار نییە و ئەڵێ بەخوا نەجاتمان بوو قەدەر کاتێک چنەوە دووڕیانەکە سیر دەکەن کوڕەکە هەروە لەوێ نوێژەکە کاتێ ئەیبینن ئەڵێن ئەچن بۆ لای ئەڵێن کاکازانی نازانی بەچیت باوەڕکەین تۆ دوێنێ نوێژتە کرد و پیاوێکی لیدار و نورانی دیار بووی کەچی بەڕاستی قسەیەکت بە ئێمە وت ڕاز نەبوو قسەی چیم پێوتن کاکە بۆ ڕاز نەبوو ئەی تۆ دوێنێ وت وریابن باوکم نەتان خەڵەتێنێ خەڵەتاندنی چی و شتی چی و ئەوەی ئەو لەگەڵ ئێمە کردی کەس نەیکردووە چی لەگەڵاکردن زەحمە نەبێ ئەڵێ وەڵا قوربان کاتێ چوین پارەکەی لێ وەرگرتین و من ئەگەر دوو تەنەکەم بەرکەوت بێت چوارم بردووە ئەو سێی بەرکەوت بێ شەشی بردووە کەسیشی لێ نەبوو لێشمانی نەپرسیەوە هەر پێشی نەزانین دەنگیشی نەکردوە هاتینەوە
ئێوتی براکانم من مەبەستم ئەوە بوو نەمبوو نەتان خەڵەتێنێ باشە ئەمە خەڵەتاندنەکەی باوکم دائیمەن حەزی بەوەیە کە هەرچیەکی کرد وا بیکا کە بۆ خۆیەتی چونکە لە قیامەتە وەری دەگرێتەوە ئەمە خەڵەتاندنەکەیەتی باشە ئەگەر باوکشم نەیزانی ئەی خوش نەیەزانی کە تۆ لە باتی دوو چوارت پێچاوەتەوە خۆ ئەگەر خوش نەیەزانی ئەستەغفر الله خۆت نەتەزانی بۆ وا فێڵتان لە خۆتان کرد بۆ وا خۆتان خەڵەتان بۆچی واتان لە خۆتان کرد لەبەر خاتری دوو قسناق دوو دەرهەم زیاتر بووە خۆتان خەڵەتان یعنی ئەگەر کەس دەنگی نەکرد ئەبێ تۆ چۆنت حەز لێ بێ وا بکەی ئەگەر کەس دەسی نەگرتی هەرچیەکە دوی دەبێ وا بکەی وتیان وەڵڵاهی نەمازانی مەبەست ئەوەیە دەی بازم ئەچینەوە بۆ لای وتی بەخوا برچنەوە بۆ لای هەروەکو خۆیەتی چونکە ئەو زانیوێتی ئێوە واکەن بەڵام بڕۆن خواتان لەگەڵ بەڵام ئەم خەڵەتاندنە ئەبێ لە ڕۆژێکا بیدەنەوە کە شەرمەزاریەکەشتان خەڵەتاندنەکەشتان سووتان پێ ناگەێنێت بۆیە ئازیزەکانم لەمە تێگەیشتن ئینسان نابێ خۆی بخەڵەتێنێ لەمە تێگەیشتن کە بێ ئینسان وا ئیش بکا بۆ خۆی ئەکات ئەگەر تۆ بچی ئیش بۆ خۆت بکەی لە باتی دوو تەنەکە چوار تەنەکاتێوی ئەگەر خۆت ئیش بۆ خۆ بکەی ئەچی ئەی خەڵەتێنی بۆیە ئەمە قیاسێکی زۆر گەورەیە ئەمە پێگەاندنێکی زۆر گرینگە ئەمە پێوەرێکی ئیمانی زۆر عەجائیبە بۆ هەر کەسێک خۆ ئەگەر خوش ئاگای لێ نەبوو خۆ تۆ خۆت ئاگای لێ بوو تۆ خۆت فێڵ لە خۆت کردووە نەخوا بۆیە من عەمیلە صالحا فلنفسه هەر کەسێ شتێکی جوان و چاکەکە بۆ خۆیەکە بۆ خۆی نایکە هەر کاتێ شتێکی ناشیرنەکەی لە زەرری خۆتاکەی نەک لە زەرری خوا بۆیە ئەم مانای زۆر گرینگە لێی تێبگەین هەر کەس لەمە تێبگات لە دینداری تێگەیشتووە هەر کەس لەمە تێبگات لە قیامەت تێگەیشتووە هەر کەس لەمە تێبگات لە نهێنی و پاراستنی خوایی تێگەیشتووە من هەرچی ئەیکەم وا ئەیکەم کە بۆ خۆم بێ نەک بۆ خەڵک بێ وا ئەیڵێم کە بۆ خۆم بێ نەک بۆ خوا بێ چونکە خوا محتاج هیچ لەمانە نییە بۆیە هەر کاتێک هەرچیەک هاتە پێش هەرچیەک ویستت بیکەی پێش ئەوەی باسی خوا و خەڵک بێتە پێشەوە ئەمە من بۆ خۆم یەکەم ئەگەر بۆ خۆم بێ ئەم ئیشە ئەگەر بۆ خۆم بێ ئەم دیوارە ئەگەر بۆ خۆم بێ ئەم فیتەریە ئەگەر بۆ خۆم بێ ئەم سیارە فرۆشتنە ئەگەر بۆ خۆم بێ ئەم عیلاجە چۆن یەکەم یعنی جاری وایە نمونەی سێر و سەمەری وا جێڕنەوە ئەڵێن دکتۆری وا هەبووە لەبەرەوەی 2 ملیۆن لە کەسێ بسەنێ پێویستی بە عەمەلیاتیش نەبوو عەمەلیاتی کردووە توخوا ئەگەر خۆی بێ یا کوڕەکەی خۆی بێ واکە هی وایە بۆ سیارەکەت بردۆ بۆ لای تاقم پێشێکی بۆ دابگرێ لەگەڵ ڕێز و حورمەت مامە هەندێک کە من وڵێم هی وا هەیە چونکە هەمومان نەیزانین خەڵکی دوو لە ڕوویەوە فێڵاوی هەیە لە فیتەر هەیە لە دکتۆر هەیە لە وەستا هەیە لە میوە فرۆش هەیە لە جل فرۆش هەیە لە بازار هەیە ئەوە هیچ باسی سیاسەت و دەسەڵاتەوە جۆرەشتانەش مەکەن ئەمە گەر کاتێک ئەما بینی وابێ یعنی کاتێک مامۆستایەکی قوتابخانە لە قوتابخانەکەیە ئەگەر وەکو مامەڵە لەگەڵ تەلەبەکاکە ئەگەر کوڕەکەی خۆی بێ وا مامەڵی لەگەڵاکە بۆیە ئازیزانم بە کورتی و بە کورتی پوختەی ئەوەیە دینداری هەموو شتێک بۆ خۆم یەکەم دینداری و پوختەی دینداری ئەگەر کەسێ لێتی پرسی دین چییە ئیمان چییە موسڵمانەتی چییە بڵێ ئەوەیە هەرچی کردبوو بۆ خۆت یەکەی هەرچی کرد و وابیکە کە بۆ خۆت یەکەی باسی خوا و قەبر و قیامەتش مێنە پێشەوە لێرەدا ناجەحەبی چونکە لە قیامەتا کە ئەوەی بۆ خۆت یەکەی معلوم ئەوە نە جوان ئەیکەی ئەوە نە چاک ئەیکەی بێفێڵ ئەیکەی بۆیە لە لای خوا شەرمەزار نابی لای خەڵکی شەرمەزار نابی خوای ئیسلاحی حاڵمان بکەی تاعەتمان قبول بکەی خوای وامان لێ بکەی هەرچیەکەکەین لەبەر ڕەزامەندی تۆ بێ وا بیکەین کە قازانجی لێکەین دووربین لە هەموو زەرەر و نەخۆشیەک دووربین لە هەموو خراپەکاریەک یا ڕەبی خوایە بەرەکەتی خۆت بەسەرمانە بڕێژی یا ڕەبی خوایە شیفای نەخۆشمان بۆ بنێری خوایە هاوکاری غەمبار و دەردەدارەکانمان بکەی یا ڕەبی خوایە ئەم چەند ساتەشمان بە زەخیرە و توێشی قیامەت لێ قبول بکەی. السلام عليكم ورحمة الله وبركاته.